سڵاو لە بینەرانی عزیزی کەناڵی دیمان. پرۆگرامی دوازمۆن جارێکی تر بە دوو ئەزمون و دوو میوانی جیاواز و کۆمەڵێک وەڵامی سەرنجڕاکێش گەڕایەوە لاتان. دوازمونی ئەم جارەمان لەگەڵ هونەرمەندان قادر ئەسعەد و هۆگر تەنیا کەریمە. من لە کۆتایی ساڵەکانی 60 لە شاری هەولێر لە گەڕەکی تێراوە ئەو گەڕەکەی کە خۆشترین یادگارەکانی ژیان و خۆشەویستیم لەو گەڕەکەەوە لەوێ چاوم هەڵێناوە. دەڕۆم لەم هاوارە مایارگ مەرجی ئازیزانە. من هۆگر تەنیا کەریم لە ساڵی 1970 لە هەولێر دایک بوومە. هەیدایە دایە شیرینم. بەشداربووەکانمان کۆمەڵێک وەڵامی جیاواز دەدەنەوە. بۆ کەسێکی وەکو من گرنگە وەرزش یەکێک لە تایبەتیمەندەکانی ژیانمە. بەڕاستی من حەزم لێ بە میزاجی خۆم گۆرانی بڵێم. توم دەخەیتە بە پرسیارێک کە هەموو ڕۆژێ سەدان دیاردەی ناشین دەبێت. ئەگەر تۆ وەفاداری ئەگەر بەڕاستی یاری پەیمانی ڕاستیم بدێ یا مەرجی بە یەکجاری. پرۆفایلی خۆت بە کورتی. من لە کۆتایی ساڵەکانی 60 لە شاری هەولێر لە گەڕەکی تێراوە ئەو گەڕەکەی کە خۆشترین یادگارەکانی ژیان و خۆشەویستیم لەو گەڕەکەەوە لەوێ چاوم هەڵێناوە. قۆناغی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی تا ئامادەیم هەر لەو شاری هەولێر خوێندووە. من خوێندکاری بەشی هونەرە جوانەکانی ئەو کاتە لە مامۆستانی مەڵبەندی یانی مەڵبەندی مامۆستان هەبوو کەکان دەگۆ مەحەد معلمین. من خوێندکاری هونەرە جوانەکەم ینی هونەر بە شێوەیەکی گشتی نەک با بڵێن تایبەتیمەندێک مۆسیقییان تەشکیلی هەموو هونەر بە شێوەکاری و موسیق و نەحت و سیران هەم ئەوانە لەوێ 2 ساڵ خوێندکار بوو. خێزاندارم هاوسەرگیرم لەگەڵ پەیمان خان کردووە خاوەنی 2 کۆرپەی جوانین بە ناوی هێدی و هەولێر. 93 هاوسەرگیریم پێکیناوە هەر 93ش چوومەتە دەرەوە لە وڵاتی سوید گیرسامەوە لە شاری ستۆکۆڵم هەتا ئێستاش هەتا ئەو دەقەیە ناتەڕان بەڵام پێش چەند مانجێک پێستا هەر لە وڵاتی سوید ژیانم دەبردەسەر بەڵام ماوەیەکی زۆر ئێستا گەڕاومەتەوە زێدی باو باپیران کوردستان و شارەکەی هەولێر. من هۆگر تەنیا کەریم لە ساڵی 1970 لە هەولێر دایک بوومە. لە عایلەیەکی هونەری پەروەردە بوومە. باوکم کاری هونەری و ئیشی سینەمای کردووە. لە ڕێگەی باوکمەوە هاوکار بە بۆی بچمە ناو ئەو وەسەتێک کە بەخۆم حەزم لێیە. ڕۆژانە بەچی سەرخاڵی؟ بۆ کەسێکی وەکو من گرنگە وەرزش یەکێک لە تایبەتیمەندەکانی ژیانمە. ئەنی ڕۆژانە گەر هیچ نەڕۆم بەلای کەم خۆم و خێزانم یانەوەتە هاوسەرم یانەوەتە بەتەنها بۆ ماوەی 2 سەعات 10 کیلۆمەتر دەڕۆیم ئەگەر هیچ نەبێتن بێزگەل لە هەندێک ڕاهێنانی لەش جوانیوانە. خوێندنەوە بەشێکی زۆری ژیانمی داگیر کردووە بە هەموو بابڵێ هەموو خوێندنەوەکان چ لە ڕۆیانی لایەنی ئەدەبی بێتن وەکو ڕۆمان و یاداشنامەکان و شتی ئیدیای فکری و مێژووی ئەوە بەشێکی زۆری لە ژیانم داگیر کردووە. ڕۆژانە 2 سەعاتشم بۆ تەرخان کردەوە. زانم پەریودێکم یا حەز دەکەم باسکەم. پەریودەکەی من ئەوەی با بڵێن لە هەموو ساڵێک مانجی 10 بۆ مانجی 4 ناوەڕاستی 4 ئەوە کاتی خەڵوەتی منە بۆ خوێندنەوە. لەو پەریودە لەو ماوەیە لەو 5-6 مانگە دەخوێنمەوە. لەوانی تر کەمتر بەڕاستی بەڵام لە مانجی ناوەڕاستی دەوە دەست پێ دەکەم تا کۆتایی 4 لەوە خوێندنەوە دەست پێ دەکات زیاتر. وەکو بۆ خۆتان دەزان من بەر لەوەی گۆرانیش بڵێم تێکستم نووسیا شعرەکان لە زۆر ماڵپەڕە ئەلکترۆنەکانی ئەو سەردەمی پێش ئێستاش
بڵاو دەبوونەوە شعر دەنووسم هەم شعر بۆ گۆرانی هەم بۆ مەبەستی تریش. من نزیکی 17 ساڵە کاری ڕاگەاندن دەکەم لە بەشێک لە تەلەڤیزۆنەکانی کوردستان کارم کردووە و ئێستاش بەردەوامم وەکو ئیدیتینگی بەرنامە. ئەمڕۆی میوزیک و گۆرانی چۆن دەبین؟ دەزانی شتێک نییە بڵێ خراپ بێتن بە پێچوانم پێمە ئەو ڕموسیش کوردیمان زۆ باشە ڕەنگە خەڵک گلە و گازندە هەبێت بڵێت چۆنەوە قسە دەکەی بەڵام من پێمە لەبەربوونی چەند ئامۆژگایەک کۆلیژ هونەرە جوانەکان پەیمانگە هونەرە جوانەکان نەوێش کاتە پێش حەزی بە موسیقە حەزی بە هونەرە ئەوە بەلای منەوە ینی کاتی خۆی ئەگە ئەو هەولێرە دی بە ڕەنگە بە پەنجەی دەست موسیقاژن وانە بۆ کۆکراوە بەڵام ئێستا موسیقاژەنێکی زۆرە بێگومان لەو زۆر و بۆریش شتی خراپی دەکەوێتێ شتی بۆریشی دەکەوێت بەڵام بارحاڵ مژدە بەخشە من پێم خۆشە هەموو خەڵک بە هونەر خەریک بێ ڕێز لە هونەر بەڵام شەڕ بە هونەر نەفرۆشێتن پێوەی خەریک بێتن وەکو ئەو ئەدەبەی وەکو ئەو ڕێزەی وەکو ئەو هەیە لە سوورەی کە ناکری بیبەزەین لە هونەر لە تاوێندەر جێگای خۆشحاڵە بەڵام ئەگە سنوورەکەت بەزان ئەوە پێم شەڕ فرۆشتنە. طبعاً ئەمڕۆ بەشێک هەیە لە کۆمەڵی گەنجی زۆر جوان کاری زۆر جوانیان کردووە نامێ بە دەقیق ناوی کەسەکان بینیم بەڵام باوەڕ کە بەخۆم ئەمن زۆر متعی لێ دەبینم زۆر لەزەتی لێ دەبینم کە ئەو بەرهەمانە زۆر جوانن بەڵام ئەوەندە بەرهەمی خراپیش هەیە بەرهەمە خراپەکان زۆر زیاترن زۆر زیاترن ئەو بەشێکی هۆکارەکەیە. تا ئێستا چەند ئاوازی کۆپیت بووە؟ ڕەنگە گۆرانی کۆپییان ئەوەتە گۆرانی گوتنەوەی نەتەوەیش تریان ئەوەتە هونەرمەندێکی گەورەتریان هەر گۆرانێک بێت لە گۆرانی خەڵکی تکە باڵێت ڕەنگە کارێک ئاسایی بێتن کارێکی ئەوەندە خێزەوە نییە خەڵک لێ بترسێتن بەڕاستی بەڵام چۆن دەیڵێتەوە چۆن دەیکەی بە کوردی وەکو دەڵێت چۆن کودەی دەی کوردێنی ئەوە گرنگە ئەن تۆ سەیری ماملێ بکە ڕەنگە بەدایان گۆرانی ئازەری گۆبیتەوە بەڵام هەست ناکەیتەوە بە ملی مش هەست پێ ناکەیتەوە فەرەنجی ئازەریەکانە زۆر خەڵکی بکە بەڵام کە باس لە ماملێ دەکەن مەبەستمەوە نیە خوانە خواستەکە لە کەمی من نا ماملێ یەکێکە لە کەڵە هونەرمەندەکانی گەورە بەڵام مەبەستمەوە زیرەکی ئەو کەڵە هونەرمەندە جا من بۆ خۆم لە قەرەی کۆپیکردنی ئاوازەکان نەدایە تا ئێستا بەڕاستی بەڵام ئەگەر هەش بێتن شتێک بکە بتوانم تیرا سەرکەوتوم لای من ئاسایە بەڵام بە شێوەشی جوان بکرێتن ئاماژەش پێ بکرێت بێگومان. من ئاوازی کۆپی وتووە بەڵام زۆر خۆشە تو ئاوازێکی کۆپی بڵێ بیکوردێن بە کوردی بیڵێ ئەوە من شانازیم من هەموو جاران شانازی بە هونەرمەندی هەموو جار شانازیم بە هونەرمەندی گەورە ئۆمەر دزەی کردووە تۆ هەست دەکەی گۆرانەیەکی یۆنانی هەیە گۆرانێکی ئیسپانی هەیە بە کوردی دەیڵێ و هەست دەکەم لە دووگرتکان لە گوندەکەی خۆی ئەو گۆرانیا دروست بووە ئاوازەکەی لەوێ دروست بووە ئەوەندە جوان ئەوەندە بە کوردی دەیڵێ ئەوە ئاساییە بە ڕێی من ئاوازێکی جوان هەیە و گەلێک لە هونەرمەندە گەورەکانیش ئەو ئاوازی کۆپیان وتووە جوانیان کردووە و ئاوازەکان دیاریشن شتێک کە خۆش بوو و لەزەتی هەبوو لەو دەنگە ئەو دەنگی کە دەیڵێ ڕێی من ئاساییە. تۆ بە میزاجی گوێگیر کار دەکەی یان بە میزاجی خۆت؟ تۆ لەبەرەوەی کۆمارێکی سەربەخۆی بەڵام چی هەڵت دەبژێری لەو کۆمارە بێگومان گوێگر هەڵ دەبژێریتن ئەو حەقە پێتدا کە تۆ بی بە گۆرانی بێژ زۆر جار ئێمەی گۆرانی بێژ خودی خۆمەکو خادر کەوتومەتە ژێر جار بەجارێک کەوتومە ژێر کاریگەری گوێگرەکانم بە دوای هەوەسی ئەوان کەوتومە
ئەوەش کارێک ئاسایە چکە لە کۆتایی من دەمێ ئەوەی بەرامبەرم دڵخۆشکەم ینی ئێمە هێندە قاڵ نەبینەوە لەو مەسەلەکە بڵێن کفرمان کردووە یان ئەگەر بەجێ ئەوە بکەین بە دوای جێگرەکان بکەن نەخێر لە کۆتاییدا جێگر داوای گۆرانی تو دەکات جێگر گۆرانەکانی تو دەکڕێگە بەکو بە کاسێ بێ جێگر دەتباتە ئاستێکی باش ئێتە جێگرە کە دەنگدەری توێ لەو کۆمارەی کە تۆ خۆت بەسەرۆک دەزانێت وڵی طبعاً ئەوە ڕاستیەکە هەموو جار زۆر پرسیارش مەسەوە لێکرا لاوانەیە ئەوەی کە من بناسێ تا ڕەدێک نخبە بێ نخبەکەت چۆن لە بەروێ من بەڕاستی من حەزنێ بە میزاجی خۆم گۆرانی بڵێم هەز دەکەم ئەگەر گۆرانیەک بڵێم بە دڵی کەسێک ئەو کەسە نەبم کە بەو شێوەیە ئەدای بکەم بەو شێوەیە بیکەم کە بە خۆم دەمەوێت تەوەقع دەکەم یعنی ها شتێک کە دەسەپێندرێ بەسەرێت زۆر ناخۆشە یانەوەی دەبیت تۆ مەسلەیەکە بێت تۆ ناو مەسەلەکە بیت یعنی من زیاتر حەز دەکەم بە میزاجی خۆم گۆرانی بڵێم وەزیری ڕۆشنبیری بانگشتت بکات ئەو قسە گرنگە چییە کە دەتەوێت پێی بڵێ زانم من پرسیارەکەت جوانە بەڵام من بۆ خۆم زۆر جاگاز کراوم ینی لەگەڵ جەنابیشان دانیشتم بەڵام هەمیشە ئەو پەیامانە تۆ دەزانی ینی وەزیری ئێمە کۆمەڵێک ڕاوێژکار و کۆمەڵێک ئەوانەی کە پێیان دەڵێن خەبیر و کۆمەڵێک شارەزا و ئەکسپێرت وانەی لە دەور و پشتە من پێم وایە پێویست نییە گوێ لە قادر ئەسعەد بگرێتن ئەگەر ئەو ڕاوێژکارانە کاری خۆیان بکەن ئەو شارەزایانە کاری خۆیان بکەن ئەسڵەن قادر ئەسعەد پێویست بوونە وەزیریش ببێنێتن ئیلە لە بۆنەیەک بێ بەڵام بەداخەوە هەندێک لەو برادرانە هەمویانە ئەو کار ڕاستەقینەی خۆیان ناکەن یان بە پێچەوانە بڵێن ئەوە وەزیرە هەموو ڕۆژێ دێ بە ڕاوێژکارەکانی دەڵێت ئێوە دەبی وا بکەن خۆی مەفروض وایە ڕاوێژکار ئاراستەی وەزیر بکات لە زوو بەڵام بە پێچەوانە لە وڵاتی ئێمە وەزیرەکە دێت دەڵێتە ڕاوێژکارێکە تۆ دەبی وا بکەی وا بکەیت ئەوە مشکلە من ئەگەر ئەو دەرفەتەم بۆ خوڵقاوە بەڵام ئەوەندە پێ دەکەت دەمێ باش تێشکە بکەم لەوەتی من هەمە خۆم دەناسم وەزیرێکم نەدی گۆرانی بێژ بکەم بە وەزیفەی گۆرانی بێژی بیتە وەزیر وەزیرێکم نەدی مۆسیقار بێتن ببێ بە ئەوەی دەبێ بە وەزیر ڕۆشنبیری و ئەنی ئەوەی معریفەتی پێ بڵێن دەبینن زۆربەی نووسەر و ئەو بێزگەلەوەی باگراوندێکی سیاسی هەیە حیزبی هەیە بەڵام ئەوەش شتێکی ئاساییە چکە لە هەموو دنیا ڕەنگەوا بێتن ئەوە بەشێکی حیزبێک کە تۆ دەیبێ بەڵام پێم خۆشە جارێک لە جاری جاران وەزیرێک ببێنم کە گۆرانی بێژ بێ وەزیرێک بێنم کە مۆسیقی بێ بەڕاستی یان شان و کار بێت ئەزانی چۆنە ئێستا لەبەرەوەی ئەو وەزارەتە هیچ نەشاتێکی نییە نازانم چ بڵێم بۆ پەیامێک بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ پەیامێک بگەین وەزیر ڕۆشنبیری ئەو شتانەی کە ئێستا لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بڵاو دەکرێنەوە لە بۆ هەندێک ڕاگەیاندن یان هەندێک شت دەکرێت زۆر لاوەچین من پێم باشە وەزیر ڕۆشنبیری گرنگی بە فیستیڤالە گەورەکانی کوردستان بدا فیستیڤالی ئازار و نەورۆز و فیستیڤالی کۆمەڵێک فیستیڤال هەیە پەیوەندی بە کوردەوە هەیە ڕێک گرنگی بەوە بدا ئەو فیستیڤالانە بناسیێنی لە دەرەوە ئەوە زۆر زۆر گرنگە ئەگەر بەنسبەت من ئەو پەیامی پێ بڵێم یعنی حەز وەکو شتێکی شخصی خۆمە من شتێکیش عام باز دەکەم وەختی خۆی ئێستا تیپی هونەرە میلیەکان هەیە تیپی هونەرە میلیەکان زۆر زۆر گرنگە ئیتیمامی لە دەرەوە پێ بدرێ بەڕێبەرایەتی هونەرێکی میوزیک هەیە کە ئەو پەیوەندی بەسەر وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە ئەو بەڕێبەرایەتیە گرنگە کۆمەڵێک هونەرمەندی باشی لێیە گرنگە فیستیڤال بکا لە دەرەوە
يعني وەزارەتی ڕۆشنبیری بە معنی وەزیر ڕۆشنبیری نا وەزارەتی ڕۆشنبیری کار بکە بۆ سینەماکاران بەجددی ئێمە سیستەم کێشەی سینەماشمان هەیە ئەو هەموو سیناریۆی لە وڵاتە هەیە ئەو هەموو شتە جوانە لە وڵاتە هەیە ئەو هەموو نووسینە لە وڵاتە هەیە هەمویان دەڕۆن وردە دەڕواتن و هیچ کەسێک ئیسیفادەی ناکە گرنگە ئیسیفادە لەوانە بکرێت. پێناسی هونەری میلی لای تۆ چییە؟ تۆ دەزانی هەموو ملەتانی دنیا بۆ دەناسرێنەوە کە هونەرە میلەکە بەشێکی زیندووی ڕەسەنایەتی ئەو ملەتەیە بەوە دەناسرێتەوە. تۆ دەزانی ملەت هەمیشە نەتەوە بێزگە لە زمان تاوان زمان کە دەڵێم زمان ئەو زمانی من تۆ کەسانی تر و دیالکتەکان بە هەموو دیالکتەکانەوە قسەی پێ دەکەن ئەو بەشێکی زیندووی هەمیشە بەڕوحە کە تۆ ئەگەر نەتەوەیە کللتور و موسیق و زمانەکە لێساندەوە هیچی نامنی هیچ ناسنامەیەشی نامینێ. بۆیە موسیق بەشێکە لە کللتورێکی زیندوی ئەو ملەتە. تۆ تا هەتا ماوە تۆ دەوە بڵێ نیشانازی بە حەیران و لاوک و هۆرە و قەتار و ئەو کۆمەڵە مەقامە کووریا ڕەسەنان دەکەم. ئێستا خەڵکانی نەتەوەکانی تر زیاتر لە کورد پێمە سوودی لێوە دەگرن. بۆیە من لەگەڵتم بەڵێ موسیق بەشێکی دانەبرا و زیندوی هەر هونەر بە شێوەی گشتی بگرە لە هەندێک وڵاتان تۆ سیرکە ئەنێ ناڕەزایی دەربن و هاتنە سەر شەقام بە شێوەی گۆرانی و موسیق و چەپڵە لەدان دەست پێ دەکاتن. جاهیوادارم ئێمە بگەینەوە ئاستا. هونەری میلی ئێستا جیاواز بووە. ئەگەر لەو ڕوانگەی ئێستا سەیری بکەین ئێستا جیاواز بووە. ئێستی هونەری میلی ناشرینە. تەنها هەندێک کەس نەبێ کە بە شێوەیەکی جوان ئەو هونەرەیان پەروەردە کردووە جوان کردووە. ئەوەی کە من دەیبینم ئێستا زۆر قسەی خراپی تێدایە. هونەری میلی واتە بەند واتە پیا هەڵدان بەسەر کەسێکی جوان بەسەر شتێک بەسەر گوڵێک بەڵام کە دەگۆڕدرێ قسەکان دەگۆڕدرێ ئەوە شتێکی ناشرینە. بەڵام ئەوەی کۆن بەڕاستی جوان بۆ هونەری میلی کورد هونەری میلی هەیە. پێم وایە هونەری میلی تاپۆیە لەسەر کورد. چیت هەیە بۆ ئەو کۆمپانیا و کەناڵانەی کە کار بۆ هونەری ڕەسەن ناکەن؟ پرسیارەکان تو هەموو وەکو زیرەیە گوایە ینی چۆن ئەگە زریزەیەک لا بێتن لەسەرەوە بیجوون هەموو دەجوولێتن دیار پرسیارەکان تۆم پەیوەندە ینی پێکەوە بەسترایە. ئەگەر ئێمە دموکراسی قبول بێت و ئازادی بیرمان قبول بێتن تا ئەو ڕادەیە کە سنوورەکان نەبەزێنرێ دەبێت لەگەڵەوە بێت. من نمونەیە کرد بۆ دینەوە ڕۆژێک بۆ خۆم تەماشای کەناڵی چاری سویدی زۆر دەکەم. خەڵکێکی ئاسایی سویدی لە تیاترێک هاتە دەرەوە ینی شانۆگەریەک لیان پرسی چیت بینی من بخۆم ڕۆژنامە دووسەوتی دانیشتم 2 ساعت پێکەنی وتیان چۆنی هەر پێکەنی وتی بۆ من گرنگ نییە هادفیان هادمە بەستێکیە بەڵام گرنگەوێ من ئەو 2 ساعتەی ژیانی خۆم کە بێتاقەت بوو کە ئابە و جەنجاڵی و نازام نەهامەتەکان من چوو خۆم لێبیر کرد لەو شانۆگەریە پێکەنیم کۆمیدیا بوو پێکەنیم گرنگ نییە جامە بەسم هەموو بەبەستم چییە ئەو کەسە چوو لەو شانۆگەرەدانی 2 ساعت بۆی خۆی بەتاڵ کاتەوە هەندێک ئەنی وەرزش بە مێش بکات و دانیشت و وەکو دەڵێ جارێککە هێمن بێتەوە بەڵام گرنگ ئەوە نییە تۆ شانۆگەرێکە دەبێ هادف بێتن بە بەستێشی لە پشتەوە بێتن ئەو هەموو جارێک گرنگ نییە. ئەو دەستگا هونەریانە و بە کەناڵە بیسترا و بینرا و هەموو ئەو کەناڵانە هەتا کەناڵی با بڵێن نووس ئەوانی کە مەبەستن چاپمنەکانە
گرنگ نییە هەموو جارێک ینی شتێک مەبەستێکی لە دواوە بێ بەڵێ ئەگە مەبەستەکە بێ زۆر باشترا بەڵام تۆ دەبین لە کۆتاییدا لە زۆربەی گۆڤارەکان لە دواییدا کۆمەڵە بابەتێکی خۆش هێمن بۆی هێمن بیتەوە لە پاڵ ئەوش نوکتێکی خۆش بۆجێڕتەوە سواماندێک چارگۆشەیە بۆی زانیاری تەبێتن شعرێکی خۆش ینی دوسێ قسەی عاشقانە دوسێ یادەوەری بەڵام لە کۆتایی گرنگەوەی هەمووان ئیشخوام بکەن ینی من دەزانم کەناڵێکی ڕاگاردن یان کەناڵێکی تەلەڤیزیۆن کە دروزێک وەکەوێت تۆ بەلوعەیەکت کردێتەوە لە ماڵ و دۆلار بێتە خوارەوە بەڵام ئەو دۆلارە ئەگە بڕژێتە ناو جۆگەلە خراپە چکە لە کۆتاییە تۆ پارەکەت دەی پارەی ئەو ئاسمانت دەی پارەی ئەو کەناڵت دەی پارەی ئەو کارمەندانت دەی پارەی ئەو بیرمەندانت دەی کە ئیشی لێ دەکەن بەڵام باشتر وایە کە دەیخیتە ماڵی من نەیگۆڕم کاتە سەر کەناڵەکەت بیکەمەوە ئەو بەلوعە پارەیە کە پێی دەڵێن کە دەڕژێتە من ئیسفادەی لێ بکەم با نمونێش کەشت ببینەوە لە هەولێر یەکێک لە پیاوە جوانەکانی ئەو شارە داوەتی کردم ڕۆژێک لە وەزارەتەکەی خۆی یادی بەخێر وتی ئێمە دەستگامان دانا و دەستگای واوە یەکێک لەو کەسە جوانەکانی هەولێر بوو وتم ڕاست ئێمە دەستگامان دانا و کتابمان زۆرە و کتاب پڕیش سەر ناو مەکتەبەکانە و تەرجەمە زۆرە بەڵام ئێمە چۆن وا بکەین خەڵک فێرە خۆشەویستی خوێندنەوە بکەین ئەوە گرنگە هەموو شتێک گرنگ نییە تۆ چاپی دەکەی بەڵام چۆن لە کەناڵەکان وا لە خەڵک بکەم کە تۆ کتێبێک بە 1000 دینار دەیکرد بەڵام بەقەدەر 100,000 سوودی بۆ دەبێتن ئەوە گرنگە ئێمە کارمان لەسەر ئەوە نەکردێت طبعا ئەوە خراپە ئەوە زۆر خراپە دەلالەتی ئەوە دەکاتن کە ئێمە خەریکی هیچ پرۆژەیەک نین ئێمە خەریکی هیچ کارێک نین ئەها وەزارەتی وەزارەتی ڕۆشنبیریمان کرد کە وەزارەتی ڕۆشنبیری خەریکی هیچ پرۆژەیەک نییە من نزیکی 17 ساڵە ناوڕاگەیاندرم هەمووی دەبینم دراماکان دەبینم چۆن وەردەگێڕێ دراماکان دەبینم چیتیایە با ئەو هەبێ بەڵام ئەبێ بەرهەمی ناو خۆیشمان هەبێ یعنی من چەندم حەز دەکرد ساڵانە زیاتر لە 20 درامامان هەبە دراماکانمان بناردایە وڵاتە عەرەبیەکان بمان ناردایە وڵاتە بۆ تووشیا بمان ناردایە بۆ دەرەوە بۆ هەموو جێگایك بمان ناردایە وەکو ئەو درامانەی کە لەوێ نەدێنە ئێرە ئیمەش لەوێن دەرە عەرز بکرابایە بەڵام بەداخەوە ینی خراپە ئێستا ئاستی بەشێک لە کەناڵەکان زۆر خراپە هەز دەکەی سەدا چەندی کۆمەڵگا بەرهەمەکانی تۆیان بەدڵە ئەوەش دوو سەرەیە ئەو شەر پەیوەندی بە پرسیارەکانی کەتەیە من کە دادەنیشتم گۆراین دەڵێم بۆ گۆراین دەڵێم بۆچی دەڵێم و چ دەڵێم دەزانی تۆ ئەگە لەسەر شانۆیەک لەگە گۆراین بێش کرد بیتە خوارەوە گۆراین بڵێ لەسەر شانۆ زۆر جاوە دەبێتە دەمە قاڵی شتووە دەڵێ من فڵانە گۆراین بێژ لەگەڵی نامە خوارەوە لەوەی لە ئاستی منیە بەڵام هەندێک جار ئەوە هەڵەیە دەزانین بوو هەڵەیە چکە تۆ لە کۆتاییدا لەسەر شانۆی گرنگ نییە لەگەڵ چی بەڵام چی دەڵێ لە شانۆ تۆ چی دەڵێ ئەو چ دەڵێتن تۆ چی بەگوێی خەڵکدا دەی ئەو چ بەگوێی خەڵک هونەرەکەی ئەو چی هونەرەکەی تۆ چوە لەوێ ئەو بەراوردە دروست دەبێتن لەوێ خەڵک دەزانێت کامیان گەورەیە و کامیان بچووکە کامیان خەلفەتێکی ڕۆشنبیری و معریفی جوانی هەیە کامیان نیەتی جا هەمیشە ئەو ستایلانەی کە ئەو ستایلێک کە من کارم لەسەکە و ستایلێکە ئەوانی من ئەگەر گۆراین بێژەکان و ئەو هونەرم ئەو کەسانی لە بواری هونەر ئیشێ دەکەن ڕەنگە زۆر بە ئاشکرا من خاوەنێک ستایلم ڕەنگە کەم کەسە من ڕەنگە ئەو قسە لە سەرشم بکەی بەڵام
ئەو ئێستای دەڵێن بە هەر بۆ نمونەش بۆتان دێنەوە وەکو بە ئێکسامپڵەکەش مەسە بۆ نمونە من گۆرانی خاتونەکەم هەیە یەکێک لە گۆرانە پێم وایە بۆ خۆم یەکێک لە گۆرانی جوانەکانی ئەو سەردەمەی هۆت مەسەر بۆ نمونە لە سەرەتا بە مقامێک دەستمە ناوێ خاتونەکەم عشق و زامم تێکەڵاوی قوڵپ و هەنیسک و گریانە مەبەستم چییە؟ مەبەستم ئەلێرەیە من بیدایەت دەبێت ڕێز لە چۆن مەسەل ڕێز لە هوەرەکەی خۆم دەگەم بەڵام بەشێکی گەورەی دەریایی کە هوەرمەند تێدا دەبێت مەلەوان بێ دەبێت مقامە دەبێت مقامەکە مەلەوان زانش چاک بێتن ئەوە نمونێشتر مەسە بۆ نمونام ئەوە عشقەی تۆ چاشقێک بوو زۆری گەریاندم لەوێش من بە مقام دەست پێ دەکەم ئەو جە دێمە ناوڕتمەکە گۆرانشکە تۆ لە فرمێشی چاوەکانت گەڕێ دە پێم بڵێ وەڵامێکم پێ بدا نەم دەکرێن ئەوە دێم و دیسان دێمەوە ناو دوای لە مقام دەست پێ دەکەم دێمەوە ناو گۆران ڕتمێکە بەستەکە ئەوە شتێکە وەکو ناسنامە قادرەس من بۆ دەناسرێمەوە ڕەنگە خەڵک زۆربەی خەڵک درک بەو شتە نەکا بەڵام من لێرە بۆ خەڵک دەڵێم ئەها دەزانی مشکلەی گەورەی کورد ئەوێ زاکرەمان کورتە یعنی زۆر شت وەکو ماسی وایە ئێستا بیگەر بیخۆنا ئاوەکە دیسان دێ خۆی بە قوڵابەکەوە دەکات زاکرێنی ینی کەڵە هونەرمەندی وا گەورەمانەیە کە مرد لە بیری دەکرێت کەچی قوتابخانەشە جا لەوەدا تۆ دەبێت سەرپشت بیچیان کامیان دەکەی و کامیان ناکەی ینی بە دوای لەوێن دەر بە دوای گوێگرەکە نەکەوی بە دوای جێگر دەکەوی لە لایانی مەسەلەی ڕتمی و هەڵبژارم بەڵام تۆ دەبێ پەنجەی مۆری خۆتە بێت لەسەر گۆرانەکان کە بەوە بناسە ئەو ئەدرێسی منە ئەوە ناونشانی منە نابێ خۆت تەسمیلی ئەمرێکی کە ئیتۆ نییە قەدەرێک کە خۆتی تاون دەکەێت طبعا ئەوەی کە گوێ لە بەرهەمەکەم دەگری هەمووی بەدڵیتی لە ڕووی تێکستەوە و لە ڕووی ئەداکردنی گۆرانیەکانەوە بەڵام ئەو کەسە بەدڵیتی کە حەزی لە بەرهەمەکانی منە یعنی جەماعی نییە گشتی نییە جاری وهەیە بیر دەکەمەوە منیش پێویستم بەو خەڵکە نخبەیە هەیە کە گوێ لە بەرهەمەکانم بگرن لای من گرنگ نییە بۆ نمونە بە هەموو دنیا گوێ لە بەرهەمەکانم بگرێن ئەوەندە گرنگ نییە ئەو نخبەیە کە گوێ لە بەرهەمەکەت دەگرێ ئەوە زۆر گرنگە چێە ئەو کەسە یەکێک لەو دیاردە ناشرینانەی کۆمەڵگەمان بۆ باس دیاردەیەک تۆم دەخەیتە بە پرسیارێک کە هەموو ڕۆژە سەدان دیاردەی ناشرین دەبێت بزانی من لە کەناڵ کەش باسم کردیا کە خەڵکێکی بێگانە دێتە وڵاتی من لە ئاسمانەوە نایەت ئەگە لە ئاسمانەوەش بێتن بەڵام دەبێتە سەر وشکایی کە دادەبەزێتە سەرە و وشکایی و لە فڕۆکەخانە دەردەچێت و یان لە ئەو دوی سنوورەوە دێتن بەس سەیری ڕۆشنی شۆفێرەکەم کات و ئەنی ناشترین و قەزێوێنترین دیاردە ئەوەیە کە خەڵک نازان شۆفێری بکە یعنی هەتا ئێستا منەوە 5 مانگە لەو بەردەوامی لێرە تا ئێستا پۆلیسی شاد چۆن نەدیتە کە مەفرەزەیەک دانێ یان لەسەر خێرایی هات چۆ باشە ئەوە جەزاتدا تۆ پارەت لێ وەرگرت بەڵام شتیتکەی لە دووە دێتن خەڵک دەکوژێتن ناشرین دەکا وڵات تێکداتن شتەکان ئەوە یەک لە دیاردەکانەکە هەموو ڕۆژە بەدایان جار دەبینی پەڕینەوە لە شەقامەکان کەس هەر ئەسڵەن کەس حیساب بۆ کەسی پیادە ناکاتن دۆزان من ڕای دەگەم خێزام دەڵێ کەسێک لە دواوە لێمان نەدای دەڵم لێشم داتن کابرا دەپەڕێتەوە لە ئەسڵەوە ئەو خاکە بۆ خەڵکی پیادە کراوە کە خوا من و تۆ خەڵک دوایانەکەی خەڵک کرد سیارەی لەگەڵ ئێمەدا نەبەزان بۆ پیادەکان بۆ خەڵکیکەدانا
پاشان پیادە هات تەکنەلۆژیا شتو بەڵام ئەو خاکە لە سەرتا خاچ توێ کەواتە ئێمە ساحی فەزڵەکەین وەکو خەڵکی پیادە دوایە مەسەلەی کە تەکنۆلۆژیا دێتن بەڵام بەداخەوە ئێستا ئەوان کرد هەموو شتیان داژی کردە والله هیچ شتێکەیە طبعا نەک بێتاقەت خەریکە ئینتحاکەم بەدەستیەوە طبعا مەسەلەی ئەو هۆڕین لێدانەی ناو ترافیک لە جادە ڕۆیشتن مەسەلەی ئەو طبعا ئەوە دوور بوو لە ئەوەی خۆمان سایقی خراپ شوفێری خراپ بەڕاستی یعنی بێتاقەتی کردیمە کە ئێستا باسی دەکەم ناو بەرنامە باسی دەکەم ئەوە زۆر بێتاقەتی کرد چێ جلت بۆ هەڵدەبژێرێ وڵای هەردووکمان تام باڵا پۆش ئەوێ ئینسانی جوان هەموو کەسە خۆش دەوێت خودداش خۆشی دەوێتن خۆمم طبعا خێزانەکەشم تەسیری هەیە بەڵام خۆم لە بەروەی لە دەرەوەم و زیاتر لەناو ڕاگەاندن زۆر شتی ستایلی جیاواز دەبینی بەڵام من حەزم زۆر لە ستایل گۆڕی نییە حەزم زۆر لەوە نیە کە ستایل بگۆڕم جل لای من گرینگە بەڵام ئەوەندەی کە ببورن ئەوەندەی کە پێڵا و سمێڵ لای من گرینگە ئەوەی تر شتێکی ئاساییە بەڵام ئەو دووە جوان بێ ڕێک مرۆڤەکە دەکاتەوە پارە لە چیدا سەرف دەکەی وڵای من زۆر مەسروف نیمە بەڵام زۆر محەل بە گەشتە سەفەر تەمان پارە زۆر لە ماسی سەرف دەکەم داوای ڕێکلامت لێ بکەن دەیکەی ڕێکلامێک لەو سنوورانە بکە ینی بۆ باشکردنی باری دەرونی خەڵک بێتن بۆ جوانکردنی نیشتمان بێتن بۆ ینی پەیوەند بێ بە نەک ڕێکلام لە پێناوی ڕێکلام لە پێناوی خۆشگوزاری جوانی شتووە بەڵێ ڕێکلام تا ڕێکلام بەڵێ هەندێک وشە هەیە بە کۆپلەیەک گۆرانی وەسفی بکە دایک وا تێنەگەی بەجێمێشتی و بیرت ناکەم تۆ لەگەڵمای لە غاریبی شوونت ناکەم شەوێنیە لەم غوربەتە بۆت ناگریم وەکو مۆمێ لە تاریکی بۆت ناسووتێم شەوێنیە لەم غوربەتە بۆت ناگەریم وەکو مۆمەیدایە لە تاریکی بۆت ناسووتێم هەیدایە دایە شیرینم هەیدایە هۆ دایە عشق و ئاوینم دایە بەبێ تۆ ناژیم سۆمای چاوەتە بینم ڕۆحم فیدای ناوت بێ قوربانی تۆ مندایە هاوڕێ ئەی هاوڕێ گیان ئەی هاوڕێ گیان قەت ڕۆژێ تۆم لە یاد ناچێتەوە تۆ هەر وەکو بەفری قەندیلی وەرز بە دوای وەرز پڕەکەی تو هەر ناتوێتەوە ئەی هاوڕێ هاوڕێجان خۆشم دەوێ زیاتر لە خۆم هاوڕێجان تۆ پێویستی بۆم وەفا زانی بۆ وەفا ئەو سەردەمێ زۆر کەمە بەڵام شتێکی ماملە هەیە دەڵێ
ماڵە بابم بێ وەفا سەبرێ منەما تاکەی جەفا ماڵە بابم بێ وەفا سەبرێ منەما تاکەی جەفا سینەت باغی باشتە بە لێم زیزە هاوژینێم گەوارە وێکدایانە و دەبخەن دوڕ و مەهیتابانێم ئەگەر تۆ وەفاداری ئەگەر بەڕاستی یاری پەیمانی ڕاستیم بدێ یا مەرجی با یەکجاری نیشتیمان ئەی نیشتیمان ئەی نیشتیمان ئەی نیشتیمان ئەی نیشتیمان ئەی نیشتیمان زێدی باب و باپیرانم ئەی نیشتیمان هەوارگەی جێگای شێرانم ئەی نیشتیمان آخ 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 ای نیشتیمان ای نیشتیمان نیشتیمانم تۆ لە دڵمای نیشتیمانم تۆ لە خوێنمای نیشتیمانم برینداری نیشتیمانم چەند بازاری لە کۆتاییدا چیت ماوە بیڵێ من بەوە خۆشحاڵم کە هەندێک پرسیار هەیە زۆر تەقلیدی نەبوو دیارە زۆربەی بەرنامەکانت کرد زۆر پرسیارەکانە وەکو یەکە بەڕاستی ئەو بەرنامەی بەڕێستان تۆ وەکو هونەرمەندێک ئەخەوە بۆ ملا بزانیت یەکەم جارە نەک یەکەم جارە بەڵام ئەوەی خۆشحاڵەیە تۆ دەبینی با کاکسەمان شتێکت بوو باسکەم تۆ بەرنامەی تەماشای بەرنامەی تەندروستی دەکەی هەر بەرنامەیش تەندروستی بێت تەلەڤیزیۆن چێ بەڕێوەی دەباتن چێ پێشکەشکارە ئەو پرسیار لە تۆ یەکەم بەرنامەی هاتوچۆ ینی بەرنامەی وەرزشوانێک نەک بەتی ئێمە گۆرانی بێژ هونەر بەتابەتی هونەری موسیقی ئەوانە کەسێک دینن هیچ پەیوەندیشی بە بوارەکەونی هیچ لە موسیقا ناگە هیچ لە تۆنێک ناگاتن هیچ لە شتێک ناکات دێت بەس بۆی هەندێک لە شولاری جوانە و هەندێک نازم ڕێزم بۆ ئەوە هەیە تاوان ئەوە یەشێک لە پێویستیانێک کە دەبێت لە سەرشاشە هەبێتن دژی نیمە بەڵام خۆ دەبێت پاشەڕۆیە پاشکوێشی جوانی ینی ئەزمموی هونەری و ئەو شتانێ بێ دێ پرسیار لە دەکە بخۆی تیناگاتن باس تۆن دەکە نازم تۆن چیە من سوپاسی دووبارە سوپاسیەوە دەکەم بەڕاستی ئەوەندە گلەیمان کردو ئیدی هیچ کە گلەی ناکەی لە کوردستانێکی ئاوادان دەژین لە کوردستانێکی جوان دەژین لە کوردستانێکی خۆش دەژین هیوادارم ئەو کەم تا زۆر کێشە هەیە لە وڵاتەکەمان خەڵک پێویستی بەوەیە سیستەمێکی جوان سیستەمێکی باش بۆ وڵاتەکەی ببێ منیش هیوا ئاواتی ئەوەمەوەیە وڵاتەکەم پێشکەوی چکە من گەنجێکم حەز دەکەم وڵاتەکەم پێشکەوی ئەوە ئاواتی منە بە گەورەی بیر دەکەمەوە دەمەوێت کوردستان نمونەیەکی جوانی هەموو دنیا بێ وەکو گلەیش ناگلەیم نییە و دووبارە چاوەڕوانی بەرهەمی جوان بن بەرهەمەکانم بۆ هەموو خەڵکی کوردستان و هەموو خەڵکی کوردستان و جەماوەرەکەمە لە کۆتاییدا زۆر سپاس بۆ ئەو دوو هونەرمەندە بە توانایە سپاس بۆیەوەش کە بینەرمان بوون تا دوو ئەزمونکاری تر بەخوای گەورەتان دەستپێرین خواتان لەگەڵ